بەڕێوە چوونی ئەو کار و چالاکیانەوەکردنەوەی پێشنگایانەی کە لە هەرێمی کوردستان و لە هەر ناوچە و شارێک بکرێتەوە بابەتێکی گرنگ و سەرنجڕا کێش بێت تا بتوانرێت پردی پەیوەندی زیاتر لەگەڵ وڵاتانی تر و چەنانەت هونەرمەندانی تری دەرەوە دروستکەن. دیارە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕۆژانی یەکشەمە و دووشەمە یەکێک لەو پێشنگانی کرایەوە کە هونەرمەندانی کورد و عەرەبی پێکەوە کۆ کردەوە لەلایەن هونەرمەندانی کورد و عەرەبە پێشنگایکی تایبەت کرایەوە بە هاوکاری لایەنی پەیوەندیدار وە هەوڵدانی کارەکان لەلایەن بەڕێز کاکامەرا قەرەداخیەوە تا بتوانێت هونەرمەندەکان کۆ بکاتەوە پێشنگاکە بەڕێوە بچێت قسەی زیاترەکەم لەسەرم بابەتە بە میوانداری بەڕێزیان کامەران سڵاو لێ بێم کاتت باش. سڵاو لە بەڕێستانم کاتیەوە باش. سپاس کاکامەران بە بەشداریکردنت. ئەگەر باسی بکەین لەسەر پرۆژەکە و شێوازی پرۆژەکەیان بیرۆکی پرۆژەکە چۆن بوو؟ دەستان خۆش بێت خۆشحاڵ بووم کە لە کۆتایی ساڵ یەکێک بووم لەم جوانانە خۆشبەختانە بۆ من کەوا لە چاکی ئازیزستانی تا ماڵی هونەرمەندان و ماڵی سەران بەڕێزکەی جوانی خۆی ڕۆژبووە ئەم بەرنامانەی پێشێن و خۆشیشەدا بندێ بۆ ئامادەکردنەوەی بۆ هونەرمەندان زیاتر لێکتری بۆ بتوانین هونەر بێ بەش پەیوەندی لە نێوان هونەرمەندانی کورد و هونەرمەندانی عەرەب بۆ بگرە هونەرمەندانی دەرەوەی عێراقی واتە گرنگە ئێمە ئەم هەنگاوانە لەناو سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیری یاخۆ لەناو هەرێمی کوردستان بە شێوەیەکی یەکبازگەی کار نەکەین بەڵکو گرنگە ئێمە بە هاوێژی و هونەر هاوێژی بۆ شارەکانی هونەرناک بۆ پاشان بۆ شارەکانی تر و بۆ دەرەوەی کوردستان و دەرەوەی عێراق تاوەکو ئێمە بتوانین سوود بگرین لە هەیە و لە ڕەنگی تری بۆ بتوانین ئەو ئاشنایەتی ئەو جوانێت دروستکەین کە هونەر پێویستە هەرکی زۆر باشە هەر تەنها کۆکردنەوەی هونەرمەندان گرنگە لەلاتان یاخود هەڵبژاردننی تابلۆ و ئامانجی پێشنگاکە و ئەو باگراوندەی لە پشتی تابلۆکانەوە هەیە بۆ ئێوەش گرنگاواتە بابەت دەستنیشانەکرێ؟ یەکمان هەردووشی گرنگە چه هونەر دەتوانێ ئەو وەظیفەی خۆی بنوێنێ و گرنگە هونەرمەندان بناسێنی کە تۆ ئەو ناسیایی و ئاشنایەتی دروست نەبوو لە نێواندا لەوێدا هونەر پێم وایە ئەو جوانەی نابێت لە هەموو بابەتەکانە دەوری خۆی هەیە ئاشنابوون بۆ تێکەڵبوون وە بێگەیشتن تا بتوانێت بەرهەنێک کامڵ بەرهەنێک تۆپتا بەرهەنێک جوان کە تایبەت بێت بە قاڵبی هونەر بێتە بەرهەم بۆیە گرنگە هەم ناسین و هەم بکات لەبەرەوە کاتێک کەسی بەرامبەرە ناسی ئاستی هۆتێکەشی ئەزانی لێرەدا هەردووکی ئاوێتی لێکە بێ وە بەرهەنێکی جوان بێتە گۆڕێ. ستایڵی کارکردنی هونەرمەندەکان تا چەند گرنگە بۆ ئێوە بۆ کۆکردنەوەیان لە پێشنگایەکە واتە ئاستی پێشکەوتن و شێوازی ئەو قوتابخانانی کە هەیە لە دروستکردنی تابلۆکان و بەشداریکردنیان لە پێشنگایشی گەورەتە؟ بەتاکید کاتێک کە پێشانگایەکی هاوبەش بێتەوە ئیدی ئەمە خۆی کاری ئەمەیە تۆ لەناو پێشانگایەکە زیاتر لا بڵێن 20 تابلۆ یاخود عەدەدی 50 تابلۆ واتە 50 هێڵی جیاواز 50 ڕێنگی جیاواز 50 ساوی جیاواز 50 ئایدیای جیاواز ئەمەیە گرنگی تر بۆ ئاشنایەتی دروستەکە کەواتە ئەم تێکەڵبوونە بە ستایل یەکتری بە ڕەنگ یەکتری بە پیر و هزری یەکتری زۆر گرنگە کەواتە تۆ لێرە لە قاڵب دەرئەچی واتە ئەو کاتە یەک دەربەر سوود وەرەگرێ لە تێک ڕایکاری هونەرمەندەکانی تر و تێک ڕاهونەرمەندەکانی وەکو جەنگێکی تەسبیح هەمومان ئەتوانین ئەو کاتە تێکەوە تەسبیح ئەجوانەکە یاخود ئەو باڵ دەتوانە تێک بینین کە گرنگە هونەرکاری دەستدا بۆیە ئاشنابوون بە ستایل یەکتری ئاشنابوون بە ڕەنگ یەکتری یەکێکە لەو کارانەی کە گرنگە هونەرمەند پشتی لەسەر کاردانەوەی هونەرمەندانی هەردوو لە چ کورد و چ عەرەب چی بوو لەسەر پرۆژەکە واتە تا چەند بە خۆشحاڵیەوە پێشوازی لەم جۆرە پرۆژاناکەن؟ دیارە کاکە زۆرنامەکەم کارمان نییە ئەم توانی بێتمان ئەمێکەوە بەستنە ئەمە سێلین کاری هاوبەشمان و کات ئێمە سەردانی ئەو کاتە سەردانی بەغدادیشمان کرد لەگەڵ کۆمەڵی هونەرمەندانی شەوەکارانی بەغداد دانیشتین پێیان خۆش بووکەوە ئەم هاوبەشیە ئەم تێکەڵبوونە بێت دروست بکرێت لە زاری خۆیان کارەمەتی بۆ 25 ساڵە بێ لەگەڵ هونەرمەندانی کوردستان زۆرێک تەدابڕان دروست بۆ لە نێوانمانە ئەم هەنگاوی ئێوە زۆر گرنگە ئێمە زۆر پێوان خۆشەکە دروست بکەین دیارەمە پێشانگای هاوبەشمان لە شاری بەغداد کردوێتەوە خۆشبەختانە ئێمە گروپی و دڵخواست توانیمان پێشانگایەکی شتۆکاری لەسەر ئاستی کوردستان بەرینە بەغداد بۆ 27 هونەرمەند لەسەر ئەو کاتە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری بەغداد
لە بەغداد ئەو پێشانگایە دروست بکاتەوە و ئەو کاتێ ئێمە وا بڕیار بوو ئێمە هەموو ساڵێک یەکیدا بیکەین بە بەروارێکی تەسبیتکراو ئێمە لەو کاتا پێشانگامان ئەو بەڵام بەداکەوە ئەمی دوو ساڵە بەوەنەی کۆبناوە نەمانتوانی ئەم هەنگاوە سەر بگرین بەڵام ئێستا کەوتینەتەوە کۆنتاک لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بەغداد تاوەکو هەمان پێکۆمان دووبارە بکەینەوە و هونەرمەندانی کوردستان لێرە زۆریان پێخۆی کە بەشێک لە هونەرمەندانی نینەوە هاتنە شاری شێخانی لێرە پێشوازیمان لێکرد و خۆشیان زۆر سەرسام بوو هەم بەکاری هونەرمەندان کوردستان و هەم بەو پێشوازیەگەرمەی کەلیان کرا بۆیە کەواتە هونەر ئەتوانێت هەمومان پێکەوە ببەستێتەوە و بتوانین ئەو ناکۆکیانی کە لەلایەن دەستدا بارودۆخی سیاسیا دروست بۆ ئێمە ئەمانە وەلا برین و بتوانین کردی خۆشەویستی بین یەکتر قبولکردن بین و بتوانین ئاشنایەتیەکانمان زیاتر بکەوتین. زۆر باشە ئەمەیە بپرسم چەند هونەرمەند لە کورد و لە عەرەب لەم پێشەنگایە بەشداریان کردبوو چەند تابلۆ نمایش کرا؟ دیارە ئێمە بەرنامەکەوا بوو 45 هونەرمەندی عەرەب بێتە سلێمانی بەڵام دیار بۆ ئەوان بەهۆی بارودۆخی گرفانەوە نەیانتوانی 28 هونەرمەندی هونەرمەندانی عەرەب هاتبوون کە بریتی بوون لە هونەرمەندانی نەفاقی نینەوە سەندیکای هونەرمەندانی بەران بکی نینەوە وە کۆمەڵێک مامۆستای پەیمانگای هونەرەجوانەکان وە کۆمەڵەی ئاشور ئەوان نزیکەی پێیان بۆ 28 هونەرمەند بە 10 هونەرمەندی کوردستانیش لەگەڵیان بەشدار. زۆر باشە تا چەند ئەم پرۆژانە وەکو ئاماژەت پێکرد کە وا بڕیارە ساڵانە ساز بکرێ پرۆژی ترتان هەبێت لە ئایندەوە کارتان لەسەر کردبێت؟ ئێمە ئێستا وەکو بەڕێستم وت کۆنتاکتمان دروست لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بەغداد دوای ئەم هەڵبژاردنواتە تەسبیلکردنی هەڵبژاردن حکومەت وڵانە ئێمە ئەو پێشانگایە بنینەوە شاری بەغداد لەوێت پێشانگایەک لەسەر ئاسکێرینی کوردستان لێ بکرێتەوە و ئێستا کارمان کردو لەسەرەوەی پێشانگایەکی گەورە ئینشاءالله لە مانگی پێنجا کە زۆر جیاواز ئەبێت پێشانگاکانی تر چونکە کار و تابلۆی هونەرمەندەکان پێوانەیەکی زۆر دیاریکراوە بێت بە هونەرمەندەکان زیاتر لە 6 هونەرمەندگایە بەشدارێک بێت لەسەر ئاستی عێراق هونەرمەندەکان لایەن ویژنێکی مختصەوە هەڵبژاردنیان بۆ ئەەکەی و فۆرمێکی تایبەتیان ئەدرێت دێت واتە بەکارێکمان بەدەستەوەیە ئینشاءالله لە ساڵی ئایندەدا بە ئومێدم 2022 بە ساڵێکی بۆ سەرجەم بۆ سەرجەم کوردستانیان لە هەر شوێنێکی جیهانان و بۆ هونەرمەندان وەکو گروپی هونەری دڵخواز بە ئومێدی این پرۆژێکی هەیە جار گەورەمان بکەوەیە لە ساڵی ئایندەدا پێم وایە ئەمە یەکەم ڕاگەیاندنە ئێمە لەم کەناڵە خۆشەویستی کورساتەوە ئاگادار بڵاوی بکەینەوە کە بریتیە بێت لە گەلەری بێت لە شوێنی حەوانەوە بێت لە کۆمەڵێک پرۆژە ئینشاءالله لە بەرنامەکانی ئایندا و دەکاریکەی لەسەرەکەی و بەڵام ئەوەندە بریتیە بێت لە گەلەری پاسەڵمەتی لە شوێنەکانی سلێمانی کە ئەبێت واتە بە شوێنێک ئەبێت کە زۆر تایبەت ئەبێت کە لەسەر ئاسی کوردستانە بڕوان ناکەم بۆ شێ. دەستان خۆش بێ بە هیوای کاری باش و سەرکەوتن بەڕێز کامران قەرەداخی شێوەکار